ئەو بڕیارەی حکوومەت دەکەم کەەوە هەڵسەوە بە بڕیار دەرکردووە بە بڕینی کاربە سەرپێچکارەکان، بەڵام هیوادارم ئەم بڕیارە تەنها بۆ لایەنی هەژاران نەبێت، لایەنەکانی تریش بگرێتەوە. خۆزگە ئەمان بینی حکوومەتی هەرێم ئەم کارەبا سەرپێچیانەی ئەبڕی لەبەرەوەی زەختێکی زۆر لەسەر کارەبای هەرێمە. هۆی چانەبوونیشی زیادەڕۆییە. ئێستا بۆ نمونە من مناڵەکانی خۆم وەڕاهێناوە هەر کاتێک ئیشیان بە کارەبا بۆ هەڵی بکەن ئەگەر نەدایخەن. بەڕای خۆم هەنگاوەکە هەنگاوەشی زۆر درەنگە، زوو نییە. دەبات چەند ساڵێک لەمە پێشتر ئەم هەنگاوە بندرێ بۆ سەرپێچیکەرانی کارەبای هەموو کوردستان، لەبەر ئەوەی ئەم کارەبایە لە هەر ماڵێکا، لە هەر شوێنەکە، لە هەر مەزرعێکا چەند ئەمپێرەکە دزراوە یان لەسەر تۆماری سەعاتەکان نەکراوە. هەر ماڵێک کارەبای بدزی، کارەبای لە زیرانەشی بدزیوە، لە حکوومەتی نەدزیوە. من زۆر پشتگیری حکوومەت دەکەم لەسەر ئەو بڕیارە. طبعاً ئەو بڕیارێکی زۆر مهمە. یەکەم شت تهدیدی ئەمپەریەتیان بۆ بکەن، لەبەر ئەوە تجاوزی حدود نەکەن، سەرفیاتیان زۆر نەبێت.